سڵاو بەڕێزان بەڕێزێک پرسیاری بۆ ناردووم ئەڵێ من سعی ڕۆژانە زۆر باش بەڵام لە کاتی تاقیکردنەوەکان خراپم و زۆر جاریشکە لە تاقیکردنەوە ئێمە دەرەوە پاشان بابەتەکانم بیرەکەوێتەوە. بەڕێزم لێرە ئەتوانم بە کورتی تەنها ئەوەت پێ بڵێم تکایە کاتێک کە سعی ئەەکەی بۆ بەدەستهێنانی ئەنجام سعی بکە نەک بۆ خۆ مرتاحکردن. ئەمە زۆر پێویستە هەر کەسێک کە سعیەکە هەر کەسێک کە کۆشەکە بۆ ئەوە بخوێنێتەوەوە بۆ ئەوە لەبەر بکە کە ئەمە ئەگەر لێ تاقیکردنەوە هاتەوە بە دڵنیایی بیزانێت هەندێک کەس تەنها بۆ ئەوە سعیەکەن کە خۆیان مرتاحکەن ئاسوودە بن بڵێ وەڵام من تەلەبەم سعیەکەم تاوەکو دایک و باوکی لێ ڕازی بێ. تکایە هەر کاتێک کە سعید کرد ویستی شتێ لەبەرکی زانیت بەم شێوازە دووبارەکردنەوە هەر خەیاڵ تەڕوە زانیت بەم شێوازی سعیکردنە دوایی بیرت ناکەوێتەوە لێکسەر لەوێ لە سعیکردنەکەت بوەستە و جارێکیکە بە جوانی دەست پێ بکەرەوە. پاشان تۆ بتەوێت بابەتێکە بیرکەوێتەوە پێویستە ئەو بابەتە لە خەیاڵی خۆتا بلکێنی بە شتێکی ترا هەتاوەکو بەوە بیری بکەوێتەوە. واتە ئەگەر تۆ 5 خاڵ لە بەرەکەی و ئەزانی کە لەوە ئەچێت تاقیکردنەوە ئەم پرسیارە بێتەوە کە ئەم 5 خاڵە وەڵامەکەیەتی و نازانی ئەم 5 خاڵە بە چیا بیرە بکەوێتەوە ئەتوانی پرسیارەکە بلکێنی بە ژوورەکەتە لە خەیاڵ تاڵم بیلکێنی بە ژوورەکەتە و وەڵامی بۆ نمونە دێڕی یەکەم یان خاڵی یەکەم لە خەیاڵەکەتە پەیوەستکە بە دەرگاکەوە. بۆ نمونە تۆ مێژوو لە بەرەکەی و لە خاڵی یەکەمە باس لە کاریگەری ئینگلیزەکانە تۆ بێنە پێشچاوی خۆت کە دەرگاکەت ئینگلیزەکانە یشکێنن و خاڵی دووەم بۆ نمونە باس لە خراپبوونی باری ئابووریە. تۆ خاڵی دووەم ئەگەر لە ژوورەکەتان نزیکترین شت پەردەی پەنجەرەکەیە بێنە پێشچاوی خۆت کە پەردەکەتان ئەسووتێ پارەتان نییە بۆی بکڕنەوە و تۆ بەم شێوازە بە خەیاڵکردن بۆ هەریەکێ لە خاڵەکان کە ئیبەسی بە ژوورەکەی خۆتەوە لە کاتی تاقیکردنەوە کە پرسیارەکە ئەبینی و پرسیارەکە ژوورەکە بیری خۆتە هێنیتەوە و بەهۆی بیرکەوتنەوەی ژوورەکە دەرگاکە پەردەکە تەلەڤیزیۆنەکە بۆ نمونە مێزەکە تۆ توانین خاڵەکانی تری بیرکەوێتەوە. واتە بە هیچ شێوەیە وا سەعی مەکە کە 5 خاڵ لەبەرکەی بەڵام ئەم 5 خاڵە بە تەمابی هەروە بیری بکەوێتەوە هەروە بیری ناکەوێتەوە ئەبێت تۆ ئەمانە پەیوەستی بە شتێکی ترەوە هەتاوەکو بیرێکەوێتەوە. خاڵێکی تر لە بیرم نەچێت کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە تۆ هەر شتێک لەبەر ئەکەی سعیتیاکەی پێویستە پێش لە تاقیکردنەوە لە خۆت بپرسیتەوە. گەورەترین گرفتی من لە قۆناغی ناوەندی و دواناوەندیە ئەوە بوو کاتێ بابەتێکم لەبەرە کرد یا فێرە بووم ئامادە نەبووم تاقیکردنەوەیکی خۆم بکەم پێش لە تاقیکردنەوەکە بۆیە بە دڵنیایی لە تاقیکردنەوەی یەکەمە هەنێشتی لێ تێگەچێ ئەگەرچی زۆر بە جوانیش بیزانی تکایە ئەو هەلەمە فەوتێنە و مەیخە کاتی تاقیکردنەوە ڕاستەقینەکە. بۆ نمونە 2 ڕۆژە سعیەکەی لە ئەنجامی سعیەکانت کۆمەڵی پرسیاری لا گەڵاڵە بۆ زۆر گرنگە کە تۆ لەوە ئەچێ لە ئیمتیحانە بۆت بێتەوە. ئەم چەند پرسیارە گرنگە لە دەفتەرێکی خاڵیا بنووسە پاشان شەو پێش ئەوەی کە بخەوی ئەم پرسیارانە دانیشە هەمویان وەڵام بەرەوە. بۆ نمونە 10 پرسیارە کە زۆر گرنگە و هەرێکیان کۆمەڵی خاڵی گرنگی هەیە هەمووی جواب بەرەوە پاشان تەصحیح بکە بۆ دەرەکەوێ پرسیاری فلان و فلان هەڵەت کردووە تۆزێ سەرنجی بە بەیانی زوو هەستای ئەوە سعی بکە و پاشان بچۆ بۆ شتە گرنگەکانی تر و دوجار بڕۆ تاقیکردنەوە. پاشان تۆ لە کاتی تاقیکردنەوە ئەوەی کە شەو هەڵەت کردووە لە کاتی تاقیکردنەوە نایکی کەواتە شەوێ پێش تاقیکردنەوە ئەگەر شتێکت نەزانی بۆ دەرکەوت نایزانی نابێت وەڕە و بێزار ببی بەڵکو ئەبێ بزانی زۆر باشە لاشعوری تۆ ئەم شتەی هەڵ نەمژیوە خەزنی نەکردووە تۆ ئێستاکە کە نایزانی فرسەتێکی لەبەردەمایە بۆ ئەوی جارێکی کە سعیتیا بکەی نەوەک لە کاتی تاقیکردنەوە نەیزانی. هیوامان هەیە هەموو شتەکە ئەپرسێتەوە لە خۆی ئەیزانێ بەڵام لە تاقیکردنەوە نایزانێ. تۆ دڵخۆش بە بەوەی کە شەوی تاقیکردنەوەکە ئەو بابەتی لەبەرت کردبوو نەتزانی تاوەکو بتوانی جارێکی کە مڕاجعیشی بکەیتەوە و خەیاڵێکی بۆ بکەی هەتاوەکو لە تاقیکردنەوەکە بیری بکەوێتەوە. هیوای بەختەوەری و سەرکەوتنتان بۆ خوازم تکایە هەوڵ بن کە ئاوات ئەکادیمی بناسێنن بە زۆربەی خوێندکاران چونکە ئێمە لێرەوە زۆر بابەتی گرنگ باسەکەین کە پێ ئەچێ لە شوێنانی تر باز نەکرابێ ویان هەرگیز باز نەکرێ لە بابەتی چۆنێتی زیرەک بوون چۆنێتی بەهێزکردنی یادگا چۆنێتی خوێندنەوە چۆنێتی سعیکردن و
چۆن ئەبیتە قوتابیشی لێ هاتوو چۆن نتوانین نمرەی بەرز بەدەست بێنی بۆیە بە شێرکردنی ڤیددیۆکانمان بە لایکی چەنەڵ و لایکی پیجەکانمان و بە سەبسکرایبی چەنەڵەکەمان هاوکار بن و بە کۆمنتەکانتان با ئێمە دڵنیا بین کە ئەم کارەی ئێمە چەندە جێگەی ڕەزامەندی ئێوەیە و زیاتر گرنگی پێبین. هیوای بەختەوەریتان بۆ خوازم. شادتان بەخێر.